سلام هاوڕێیان بەڕێزان ئەمڕۆ 9 دوی 2022 ئەم نێرە دۆخۆڵ باسێلە من نێری دۆخۆڵ باسێلە ئینشەڵا نرخی گەشتەکان زۆر هەرزار نەکەین ئەمە نێری باستێلە ئەمە نێری باستێلە ئەمە نێری دۆخۆڵ باسێلە دوادار جوازیکن بۆوانی کیانێت جیاوازەکان بزانن ئەمە نێری باستێلە دواداری گاردێت ئەمە نێری باستێلە ئەمە نێری ئێزابێل پاستێلە هیوادارم سەیری سەر و سەیری میدانینەکەی کەن بە جوانی ئەنی ئەو ڕەنگەی کە لە سەریایەتی لە سەیری کەین ئەمە نێری ئێزابێل بڵعەفو کەن براون دۆخڵ پاسێلە جوان سەیری کەن جیاوازی دۆخڵ پاسێل و ئێزابێل بڵین براون دۆخڵ پاسێل کە سەر پشتی قاوەیە سەری تۆخترێکە هەدارم دیار بێت ئەمە براون دۆخڵ پاسێلە بەڵام ئینشەڵا هەر زۆر هەرزانێکی بێچوی چێش حەزی لێ بۆ توانێت چەند برادەرێ ناویان نووسیوەوە لەخوا ئەمەش ئێزابێل پاستێلە تەڵەن کە بوو بە ئێزابێل دۆخۆڵ پاستێل ئیترە بێ بە سوورێکی کاملە وڵێم ڕسمی کشتان بۆ دانێم ئەنجا ئەمە نێری دۆخۆڵ پاستێلە ئەمەیان ئەگەر سەیری کەین ئەمەش نێری دۆخۆڵ پاستێلە سی جیاوازی سەری ژێرملی سەری ئەمە نێری ئێزابێل پاستێلە بەڕێزان کاڵین ئێزابێلتری ئێزابێل بەرەو ئەوە ئەڕوا لە دۆخۆڵ پاستێلە بە تەواوەتی ئەمێ بێ بە سوور سەیری کەین لە پشتیشان میلینانی نابینین ئەوە لە پشتەوە دیار بێت ئەمە نێری ئێزابێل پاستێلە دوادارین دیار بێت جوان سەیری کەن ئەگەر سەیری کەن ئەمە براون پاستێلە ئەمە ئێزابێل پاستێلە ئەگەر سەیری کەن کە بوو بە ئێزابێل دۆخۆڵ پاستێل ئیترە بێ بە سادە یعنی تر هیچ ڕەنگە نابینیت یعنی لە پشتیان لەویا کە میدانینی پێڵێن ناڕاستێت ئەمە ئێزابێل پاستێلە ئێزابێل پاستێل کەن یەک سەموچاوی هەمیشە بوو کەناری ئەگەر چۆن لە کەناری ژەنگار و خەنێ کشمیشی کە پێڵم بلاک و ئێزابێل و ئەوە ناوە ماشەڵڵا ئەگەر پشتیمان ببینێ ئەمیان دۆخۆڵ پاستێلە طبعا اگر سری دو قلباسیل کن
جير ملي قوية يعني جير بلين براون دبل باستيل. أما دبل باستيل هنا وسط مش وجودمان براون دبل باستيل أما إن شاء الله هاد الكيكين بس الفوق نزاد ولا إن شاء الله بس خوان قدر بقى يسمى ما نبيت قبل ما بس ركعتين ايوه تساعي من هاد السعر قبل لك خدمتها